مەسئولی وایە مانگانە 3 ملیۆن دۆلاری وەرگرتووە بۆ حرەسەکانی کە بە دڵنیاییەوە نیوەیە دزن بە دڵنیاییەوە نیوەیە دزن و هەمووشمان نەزانین 800 حرەس و 900 حرەس و 2000 حرەس دوای کەس نەکەوتووە و ئەوانەی کە لە بەغدا بن بەکار بەدەست بەقەت ئێمەمانانیش دژمنیان نییە ئێمە بە کەمترین حرەس ئەبین ژیان ئەبینە سەر ئەوان بە سەدان حرەس و بە هەموو ئەو دزیە ئاوڕش لەم کەمەندەمانە نادەنەوە بەڕاستی مای شەرمە پیاوکە گوێ لەم قسانەیەگرێ حکوومەتێک کە ناومان ناوە حکوومەتێکی نوێ حکوومەتێک لە عێراق و لە کوردستان کە ناومان ناوە حکوومەتی دوای سەدام و دوای فاشیەت حکوومەتێک کە هەمومان ئیدعای دیموکراسی و دادپەروەری تیا ئەکەین سەرنجام یەکێک لە چینە بەدبەختەکان کە هیچ دەسەڵاتێکی خۆیانی تیا نییە کە کەم ئەندامن ئەمە لە ڕووی فیزیکیەوە ژیان لە زگماکەوە بەشی زۆری لە زگماکەوە وای لێ هاتووە ئاوا بژین